ئەو کەسێک کە خێر و سەدەقە دەکەی، تۆی خێرخواست، تۆ یارمەتیدەری فەقیر و هەژار و هەتیوەکان، بەهۆی خێرخوازیەکەتەوە، بەهۆی کارە خێرەکەتەوە، بەهۆی زەکاتەکەتەوە، بەهۆی خێر و سەدەقەتەکە، ئەو سەدەقەی کە دەیکەی، خوای گەورە تووڕەیی خۆی لە تۆ بەدوور دەکات. هەر کەسێک لە ئێمە یەک بە یەک، حتا ئەو دەوڵەمەندیشی کە نوێژ ناکە، خوا ناناسێ، ئەو دەوڵەمەندیشی کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار نادا، بڵێ پێت خۆشە خوا لە تووڕە بێڵێ ناوەڵە پێم خۆش نییە. دەی هەر کەسێک لە ئێمە پێی خۆشە خوا لەی تووڕە نەبێ، لە تووڕەیی خوا سەلامەت بێ باوا بکات. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە کە بە ژمارە 3759 هاتۆ دەفەرمێ: وصدقة السر تطفئ غضب الرب. خێر و سەدەقەکردن بە نهێنی تووڕەیی خوای پەروەردگار لەسەر تۆ لا دەبات. خوای گەورە لە تۆ تووڕە نابێت، چونکە تۆ یارمەتی خەڵکی نەبوون ئەدەی. جا ڕۆژانە ئەوەندەی تواناتەیە کەمێکیش بێ یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە، بۆی خوای پەروەردگار لێ تووڕە نەبێت، بۆی لە تووڕەیی خوا سەلامەت بی، بە دڵنیایەوە ئەو کەسەی خێر و سەدەقە بکە و بەنهێنی بە تایبەتی خوای گەورە غەزەب و تووڕەیی خۆی لێی دوور دەخاتەوە. ئەمە فەزڵ و گەورەی سەدەقەکردنە لە پێناو خوادا. ئەگەر بۆ خوای بیکەی بە ئیخلاسەوە، تووڕەیی خوای گەورە لەسەر تۆ نامێنێت. لەو خۆشترێک کە ئینسان دڵنیا بێ خوای گەورە لێی تووڕە نابێت.